من ناو محەممەد نسیب سەدرەدینە لە دایگووی ساڵی 1970. ئەمە یاری تاوڵەیە، یاریەکە با بڵێن عالەمیە، ئیتر مباشری ژیاریەکی دەگە هەر شخصێکە بتەوێ لەگەڵ یاریەکەی حەسەبە و ڕەسیدەی هەتا ئەگەیتە نیایی با بڵێن ڕەسیدە زیاد بێ ئەوە بی بە یەکەم لە عالەمە. زامنی شتە یەکەم مێناوە، زۆر دڵخۆشم کە کورد یەکەم لە سەراستی جیهان یەکەم مێناوە. ئەمە لێرە قائیمەی فێسبوک پیشانتەدا چێ یەکەم بێ مەسەلەن ئەیباتە سەرەوە، ئەوەی کە بدۆڕێ دابەزێ. زامنی سەدەم ئاستە خۆم یەکەم هێناوە و زۆرترین ڕەسیدیشم هەیە لە عالەمە، ملیارێک و 25 ملیۆنم هەیە. بتوێ بیستنی لە فێسبوک بە پارە بیکڕی بای 125,000 دلارە. وەڵا هەیە لێرە برادەر هەیە مەسەن هەمووزا پێمان ئەڵێن مەسەن ئەڵێ 100 ملیۆن مەسەن بە دەگڵە بە 1000 دلار. ئەوەش منش دڵم نایە بیفرۆشم، مەسەن ئەوە کە بیفرۆشی دابەزی حەزەکەم هەر لەوە بمێنم. ئەمە تا لێرەش هەر عینەن یەکەمە، ئەمە نهاییە با بڵێن، زۆرترین ڕەسیدم هەیە ملیارێک و 25 ملیۆن 246,000 دۆلار بڵێ. دووەمیش ئاریە، ئەم کاک ئاریناوە 952 ملیۆنی هەیە، تقریبان بە 80 ملیۆن دلار لە پێش دووەمەوەم، لە این سێەم بڕۆ بۆ 100 ملیۆن دلار لە پێش ئەوەم. یعنی ترسم لێیان نییە بیان ببنە یەکەم. مەسەن ئەوەی کە دێتە بەرامبەرت با بڵێن 2 ملیۆنی هەیە، یاری 500,000ەکەی ئیتر من سەی وەزع خۆمەکەم، ئەگە باش بم لەسەری زیادەکەم، ئەیکەی بە ملیۆنێ یان بە 500ەکە دەرەچی دۆڕای، ئیتر ئەگەویش بتوانێت یاریەکات، ئەگە نەتوانێت 500,000ەکەی ئەڕۆ با بڵێن 500,000 دلارەکەی کە بدۆڕێ بۆ من دێ. بەس کە لە هەر بردنەوە و دۆڕانێک فێسبوک لە 100 تا دەی بۆ خۆی باتەوە، بەسە من 500,000 بەرمەوە 480,000 مەداتێ، 80 یان 90 ئەمداتێ، لە 100 تا دەی بۆ خۆیە بە. بیدایی 2014 دەستم بەم یاریە کردووە تا ئێستش بەردەوامم لەگەڵیە. زیاتر وەڵا بە ژمار نایانی چەند کەس، بەس هەزارەها خەڵک هاتوۆتە بەرامبەرم، 100,000 بڵێ زیاتریش. ئیتر بە ئەنواع، بە ئەزنەبی، بە عەرەبن، کوردن دێنە بەرامبەر دیارەکەی مباشر لەگەڵیان. من باوکشم هەر حەزی لە تاوڵە هەبوو، لەوەک بڵێ هیوایەتێکە حەزمان پێێتی هەر. من وەڵا من نایفرۆشم، حەزەکەم هەروە بە یەکەمی بمێنم. من لە ڕسمەکەشم این ئاڵای پیرۆزی کوردستانم بە تەنیشت خۆم بۆدانەوە. زامنەوە هیوایەتم بووتمەوە بچمە سەر هین یەکەم بە ئاڵاکەوە، تر لەخوا بە زیاد بێ گەیشتینەوە ئامانجە.